سلااو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە گشتکاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کەمەرانی. ئازیزان لاڵقێکی سەر لە بەرنامەی دیدار و ڕابەوە هاتوینێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانیان بەرنامەیە. لاڵقەیم هەفتەیە بەرنامەکەماندا بینەر و بیسەری بەشێک لە بابەتێک دەبن لە ژێرنەبی سەرنجێکی خێرا لەسەر شانۆی ئەزموونگەری کرێکاران لە کەنەدا لە نووسینی زۆر بەڕێز عەبدوڵڵا سلێمان ناسڵا بە مەشخەڵ. بۆ هیوایە ناوڕۆکی بەرنامەکەمان جێگەی سەرنجی ئێوەی خۆشەویست بێت ناو بڕێک وەربگرین ڕۆینە سەر بەرنامەکەمان. سەرنجێکی خێرا لەسەر شانۆی ئەزموونگەری کرێکاران لە کەنەدا لە نووسینی بەڕێز عەبدوڵڵا سلێمان ناسراو بە مەشخەڵ. سەرەتایەکی کورد لە ڕوانگەی ماتریالیزمی مێژوویەوە. ئەم کۆمەڵگە مۆدرنەی مرۆڤایەتی سەرچاپە دەرگیری کێشمەکێش و ململانێ بەردەوامی نێوان چینەکانە. چین و توێژە جیاجیەکانیش لە هەڵی ئەوەدان زۆرترین کارێ بکەن کە بەرژەوەندیە چینایەتیەکانیان بپارێزن و تای تەرازوی هێز لەم ململانێ بەردەوامە بەلای خۆیان و بەرژەوەندیەکانیاندا بشکێننەوە. وەک ئاشکرایە لە کۆمەڵگای نوێ مرۆڤایەتی دوو چین تیادا مۆری خۆیان بە جیاردە و ڕووزاوەکانەوە جەنێن. بەپێ لێکزانەوەی ماتریالیزم بۆ مێژوو چینە کۆمەڵایەتیەکانی هەر کۆمەڵگەیەک لە دوو چینی دژ بە یەک ڕاوەستاوە بەرامبەر بە یەک پێک دێت کە هەر یەک هەڵگری تایبەتمەندی و بەرژەوەندی تایبەت بەخۆیەتی. لە سیستەمی سەرمایه‌داری چینی باڵا یان سەرمایه‌داری خاوەن هێز و سوپا و زیندان و دام و دەستگا و حەزب و مێدیای زەبەڵاح و ئەدەب و هونەری خۆیەتی و تەواوی دیاردە و جەرکۆسەکان لە ڕەوتی ململانەی چینایەتی بە سوود و قازانجی خۆی بەکاردەهێنێت. دەرکۆچەکانی دیاردەگەلی وەک ئاین و نادادپەروەری کۆمەڵایەتی و بێکاری و ستەم لە ژنان و تادوایی بە ئەندازەی سوود و قازانجییان بۆ سەرمایه‌داران بۆ ئەندازەیەش کوت و زنجیرن لە دەستکرێکاران و خەڵکی زەحمەتکێشدا. چینی کرێکار لەم جەنگە چینایەتیەدا دەست بۆ گەلێ ئامراز دەبات بۆ بەگژداچوونەوەی ستەمی بۆرژوازی لەوانە شۆڕش و مانگرتن و خۆپێشاندان و دەرخستنی ناڕزایەتی و لە هەمان کاتیشدا دەست بۆ ئەدەب و هۆنەری چینایەتی وەک پێویستێکی ئەو خەباتە دەبردرێت. ئەدەب و هۆنەری کرێکاری بە درێژایی مێژووی خەباتی چینی کرێکار ڕۆڵی گێڕاوە لە جۆشتانی خەبات و بەرچاوڕوونکردنەوەی ئەم چینە بنیادنەرە کە تەواوی ژیانی گوێزەوی لەسەر ئارەق و ڕەنجی ئەم دامەزراوە. ئەدەب و هۆنەری کرێکاری وەک بەشێک لە پانتایی تێکۆشانی چینی کرێکار دژ بە ستەمی سەرمایه‌داری ناسنامەی خۆی لە خەبات و ناڕزایەتی ئەو چینە خۆیەوە وەردەگرێت. پایەکان و بنەماکانی ئەم هۆنەرە چینایەتیە خۆی لە لێک هەڵپێکرانی هۆنەر بە شۆڕشی کۆمەڵایەتی چینی کرێکار بنیاد دەنێت. تەمەنی وڵاتی کەنەدا گەرچی کەمتر لە 150 ساڵە بەڵام لەگەڵ ئاوردانەوەیەکدا کۆمەڵگەیەکی هاوچەرخ بنیادنەوە و ئەو کەلتور و نەریت و زانست و فەرهەنگەی لە ئەوروپا بەگشتی و بەریتانیا بە تایبەتی لەو ڕۆژگارەدا بڕەوی هەبووە گەیشتوتە وڵاتە تازەیە. مرۆڤە گوەستراوەکانیان ئەوانەیە ئارەزومەندانە هاتوون بۆ ئەم وڵاتە خاوەن ئاستێک لە تەوەقوع بوونە بۆ ژیان کە زۆر لە سەروی تەوەقوعی مرۆڤە نەگەتیڤەکان واتە خەڵکە ئەسڵیەکانی کەنەداوە بوونە. وڵاتی کەنەدا پێچەوانەیە وڵاتانی ئاسیا و ئەفریقا و ئەوروپا بۆ ڕێڕەوە مێژوویەدا تێنەپەڕیوە. واتە بە تونێلی قۆناغەکانی کۆمۆنەی سەرەتایی و کۆیلایەتی و دەرەبەگایەتی و سەرمایه‌داری گوزەری نەکردووە. بەڵکو وڵاتی بریتانیا بە هەموو توانامرۆیی و زانستی و سەربازیەکانەوە پایەکانی کۆمەڵگەیەکی کۆلۆنیالی مۆدرنی لەسەر ئەم خاکە دامەزراندووە. هەر لەم ڕێگەیەشەوە کەلتور، نەریت و پرەنسیپە گشتیەکانی کۆمەڵگەی ئەوروپا بە ئاسانی دەگەنە کەنەدا. مرۆڤە نوێیەکانی سەر ئەم زەمینە هەر زوو حەز و خولیا و ئارەزوەکانیان لە ڕێگەی ئەدەب و هونەرەوە دەربڕیوە. لە ڕووی مێژوویەوە چینی کرێکاری کەنەدی ئەگەرچی لە جایگبوونێکی زەحمەتی هەبوو لەگەڵ ئەوەشدا هەر لە یەکەمین ڕۆژەکانی دروستبوونی ئەم وڵاتەوە دەست و پەنجەی لەگەڵ نەهامەتی و کرێکەم و ناتەندروستی هەلومەرجی کار و بیمەی بێکاری و بێمافی کۆمەڵایەتی و بەگشتی لەگەڵ نزمی ئاستی ڕفاهی کۆمەڵایەتی نەرم کردووە. ئەم چینە هەوڵی داوە لە 150 ساڵی ڕابردوو کارەکسەری خۆی گەشە پێ بدات و پێ بە پێ ئاڵوگۆڕە سیاسی و ئابوووریەکانی کۆمەڵگەی کەنەدی
ئەمی ژاڵ و گۆڕی بەسەردەهاتووە و وریاتر بووەتەوە و بەرژەوەندیەکانی خۆی زیاتر ناسیوە. لێرەدا نابێت ڕۆڵی دیار و بەرچاوی باوکی بزوستنەوەی چینی کرێکاری کەنەدی واتە دانیێل ئۆدهینیۆ لە یاد بکەین کە سەرتاپای ژیانی هۆڵی دا و تێکۆشە لە پێناو ڕێخستن و بەرژەوەندیە چینایەتیەکانی کرێکاران. هەروەها بڵاوبوونەوەی گۆڤاری کرێکاران یان گۆڤاری کار لە ساڵی 1901 ڕۆڵێکی زۆری هێڕا لە هۆشیارکردنەوەی کرێکارانی کەنەدیدا. سەرەتای سەدای 20 بۆ بزوستنەوەی کرێکاری کەنەدی سەرەتای خۆڕێک خستن و بەرەو یەکگرتووی چینی کرێکار بوو لە دژی چڵێسی سەرمایەداران. بورژوازی کەنەدی لە هۆڵی ڕاگررتنیەوە و بارودۆخەنە هەموارە بووە و تێکۆشاوە لەم دۆخەنە ئینسانیەی کاردا زۆرترین قازانج بۆ خۆی دەستە بەرکات. هەرچەندە بورژوازی کەنەدی و دام و دەستگاکانی لە هەوڵی ڕێخستنی کەمپینێکی دژە سندیکابدا بوو، بەڵام ئارەزووی کرێکاران بۆ ڕێکخراوبوون تا دەهات پەرێدەسەند و بۆیە دەبینین ژمارەی ئەندامانی ڕێکخراوی کنگرەی کار و بازرگانی کە ڕێکخراوێکی سەربەخۆی کرێکاران بوو لە ساڵی 1902 بۆ 1940 لە 13,000 ئەندامەوە بوو بە 80,000. ئەم گەشەسەندن و هۆشیاربوونەوەیە و ئەم ڕێکخراوبوونە دۆخێکی هێنا بۆ ئاراوە کە خوازیاری ئەدەب و هۆنەرێک بوو کە گوزارشت بێت لە خەبات و ئامانجی خەباتکارانەیان. شانۆ هۆکارێکی گونجاو بوو کە نووسەرانی کرێکاری هەرز و دەستیان بۆ برد و هۆنەرمەندانیش کاریان لەسەر کرد. گەرچی خودی هۆنەری شانۆ زۆر لەو مێژووە زووتر هاتووەتە کەنەدا، هەروەک مێژوونووسی شانۆی دەیڤید گراندەر لەو باوەڕەدایە کە شانۆی ئۆروپی لەگەڵ بەڕێز هامفرێ گلیبرت و کۆمپانیایەکی بچووکی یەکسەرەکان لە ساڵی 1583دا هاتووەتە کەنەدا. پێشتریش بەرهەمهێنانی مارک لێسکاربۆرد بۆ شانۆی نێپتۆن لە فەڕەنسای نوێ لە 14 تەشرینی 1906 و ساموئێل دی چامپلین لە پۆرت ڕۆلەر یانێکی کۆمەڵایەتیان دامەزراند لە ژێرناوی مەدالیای بەختەوەری و ئەمەش لە میانەیە سیستەمێکەوە بوو کە لێسکاربۆرد سەرگەرمیەکانی خۆی نیشان دەدا کە لەلایەن ئەندامانی دەوڵەتە ژێردەستەکانی فەڕەنساوە نمایش دەکرا و ڕوخساری خۆیان دەگۆڕی کە وەکو ڕوخساری خەڵکە ڕەسەنەکان و زیندەوەرە ئەفسانەکان دەردەکەوتن. سەرەتای ئەم سەدەیە و بەتایبەتی لە دەیەی سیەکانی سەدەی 20دا بزوستنەوەی کرێکاری و چەپ لە کەنەدا لە قۆناغێکی پڕ لە گەشە و بەرەو پێشچووندا دەژیا. بزوستنەوەی شانۆی کرێکاران وەک بزوستنەوەیکی دانەبڕاو لە چینی کرێکار و ناڕزایەتیە شۆڕەشگێرانەکانی بە پشتیوانی حەزبی کۆمۆنیستی کەنەدا هەنگاوی دەنا و ڕۆڵی خۆی جەگیڕا. ئەدەب و شانۆی چەپ لە دەیە سیەکاندا وەک بزوستنەوەیکی دانپێدراو و هەمەچەشن بووە و هەڵگری شوێنێکی ئستاتێکی دیار و بەرچاو بووە لە مێژووی ئەدەبی نەتەوایەتی لە کەنەدا. ئەنسکلۆپیدیای شانۆی کەنەدی ئەگەرچی بەوردی لەسەر مێژوو بزوستنەوەی شانۆی کەنەدی دواوە وەک سەرچاوێکی ئەکادەمی باوەڕپێکراو پشتی پێدەبەسترێت، کەچی لە ئاماژە و باسکردنی شانۆی کرێکاران لە وڵاتە بێدەنگی هەڵبژاردووە و بچووکترین ئاماژەی بەو هۆڵ و کۆششانە نەکردووە کە هۆنەرمەندە چەپ و کرێکارەکان لە بڕگەیەکی زەمەنی و لە ناو ڕێڕەوی مێژووی شانۆی کەنەدی ئەنجامیانداوە. بۆیە ئاشکرایە کە چینە باڵاکان لە پێناو بەرژەوەندی خۆیان ئامادەن مێژوو بشێوێنن یانیش هەر وەلای بنن. بۆیە ئەنسکلۆپیدیای شانۆی کەنەدی دەکرێت بوترێت تەنها ئەنسکلۆپیدیای شانۆی چینی فەرمانڕەوا یان ئەو بزوستنەوە شانۆیەیە کە هیچ مەترسیەکی بۆ سەرژیان و داهاتووی چینی فەرمانڕەوەی کەنەدا نەبووە وە نییە. ئەندامە سەرەکیەکانی شانۆی کرێکاران. بەڵام جگە لە هەوڵەکانی چینی باڵا بۆ شاردنەوەی ڕاستیەکان و شێواندنی مێژوو، هەوڵی تر لە ئارادەیەکە دەیەوێت بە پێچەوانێ ویست و خواستی چینی باڵا و دەسەڵاتدار ڕاستیەکان بگەێنێتە خوێنەر و ڕووی ڕاستەقینە مێژوو نیشاندات. لەوانەش دکتۆر کاندیدا ڕێفکایند، پرۆفێسۆری یاریدەدەر لە زانکۆی وینپینگ،
بەوردی ئیشی لەسەر ئەدەب و کولتوری وڵاتی کەنەدا کردووە، بە تایبەتی ئەدەب و کەلتوری نێوان هەردوو جەنگی جیهانی، دەیە بیستەکان، دەیە سەرهەڵدان و نەشونمای بیری ناسیۆنالیستی و ئابووری و کەلتوری بوو لە کەنەدا. ئەوە بوو بۆ یەکەم جار ژمارەیەک ڕەخنەگەر دەستیان کرد بە ڕەخنە و شیکردنەوەی ئەدەبی ئەمریکی و بریتانی. بەڵام لە ساڵی 1929 بەدواوە کۆمەڵێک ئەدیب و نووسەر کەوتنە نووسینی بەرهەمی چەپ و کۆمۆنیستی. باڵی چەپی ئەدەبی مۆدرنیزمی کەنەدی کە دکتۆر کاندیدا لە کتێبی کۆمۆنیستەکان و ڕەخنەگران ژن و ئەدەب و چەپ لە دەیەی سیەکان لە کەنەدادا بەوردی بەدوەداچوونی بۆ کردووە دەڵێت ئەدەبی چەپی کەنەدی لەو بڕگە زەمانیە دوو وەرکی لەسەرشان بووە. لەلایەکەوە گزارشتی داهێنەرانە بوو لە سۆشیالیزم و لەلایەکی ترەوە هەڵگێڕانەوەی ئەدەبی ترادیسیۆنی زاڵ بوو. ساڵی 1929 مایکل گۆڵدی نووسەری پۆلیساری بە ئاینی جوولەکە شانبەشانی هەریەک لە ئێدا ڕەوە و چۆن هۆردۆ لاوسن و چاپسپەر دیدەر هەوڵی دروستکردنی شانۆی کرێکارانیاندا و ناویان نا شانۆی کرێکاری. بەڵام ئەفسوس ئەم هەوڵە بە ناکامی مایە و نەیتوانی هەنگاوێکی بەرچاو بنێ لە بردنە پێشەوەی شانۆی کرێکاراندا. شانۆ و بزوستنەوەی شانۆی کرێکاران لە ئەنجامی ئەو هەلوو مەرجە لەبارەی کۆمەڵگەی کەنەدی نەشونەمای کرد و هەنگاوی گەورەی بەرەو پێشەوەنا. مێژووناسانی بزوستنەوەی شانۆی کەنەدی دەستەواژەی بزوستنەوەی شانۆی کرێکارانیان بۆ ژمارە لە شانۆی ئەزموونگەری سیاسی باڵی چەپی کەنەدی دەکوت کە لە دەیەسیەکان هاتنە دەرهێنان و نمایشکردن. زۆربەی ئەم شانۆگەریانە بە سپۆنسەری یانەکانی هۆنەری پێشکەوتوخواز و بەدەنە حەزبی کۆمۆنیستی کەنەدی و پشتیوانی ئەو حەزبە هاتوونەتە نمایشکردن. لە نێو بزوستنەوەی شانۆی کرێکاران دوو جۆر تێڕوانین دەبینرێت کە یەکێکیان کۆمۆنیستیە و ئەوی تریان سۆشیال دیموکراتە. یەکێک لە دامەزرێنەرانی شانۆی ئەزموونگەری کرێکاران لە شاری تۆرۆنتۆ لە کەنەدا لە ساڵی 1933 خانمە نووسەر تۆبی گۆردۆن ڕایەنە. تۆبی گۆردۆن ڕایەن نەک هەر بە نووسەرێکی چەپ بەڵکو بە پێشەنگ و دامەزرێنەری شانۆی چەپ دادەنرێت. ئەم خانمە پێشکەوتوخوازە دوای ئەوەی ئۆسکار ڕایەن دەناسێت لە ساڵی 1949 دەبنە هاوسەر یەکتر و تا مردن بە یەکەوە دەژین. تۆبی تەنها نووسەرێکە کە نووسینەکانی لەم دواییندا لەلایەن ئەرشیڤی کتێبخانەی زانکۆی گەڵف وەک تاکە ماتریاڵێک دەربارەی بزوستنەوەی شانۆی کرێکاران لە دەیە بیستەکان کە تا ئەمڕۆ چەند کەوتبێ و لە بەردەستا بێت کەڵکی لێوەرگیڕاوە. تۆبی ڕایەن کۆمەڵی هەوڵی لە بواری شانۆی کرێکاران هەیە، لەوانە شانۆی چەپ و شانۆی کەنەدا و دەیەسیەکان یادەوەری جگە لە تۆبی گۆردۆن ڕایەن. هەندێک ناوی تر هەنکە کاریگەریان لەسەر نەخشاندنی ئەو مێژووە دیارە، لەوانە ئالێن فایۆڵد، هارۆڵ گریفن لە شاری ڤانکۆڤەر هەرێمی بریتیش کۆلۆمبیا، جۆ زاکن لە شاری ڤینپینگ هەرێمی مانتۆبا، ڕۆز کاشتان لە شاری مۆنتریال، ئۆسکار ڕایەن، ئێدوارد سیسیل سمیس، فرانک لەف، میلێرد گۆڵدبێرگ و ڤینۆر شاستەر، دۆسی لاڤستەی، ئان ماریۆت، ئیرینا بێرت. بزوستنەوەی شانۆی کەنەدی بە گشتی و شانۆی ئەزموونگەری کرێکاران لە کەنەدا وەک هەر جێگایەکی تر پیا و نەخشی بەرچاوی زیاتری هەبووە، بەڵام ئەمە بەو مانایە نییە کە ژنان ڕۆڵی داهێنەرانەیان نەگێڕابێت لەو بوارەدا. بەچاوگێڕان بەسەر ناوە بەرچاوەکانی ئەو سەردەمە ژمارەیەک ژن دەبینین کە ڕۆڵی گرنگ و پێشەنگیان گێڕاوە. دیارە نابێت وابزانین کە بزوستنەوەی شانۆی کرێکاران بەردەوام ڕوو لەسەر هەنگاوی ناوە. ئەخیر لە ساڵی دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووەم بارودۆخێکی نالەبارە لە دژی ئەم بزوستنەوەی هاتاراوە و لە زۆر لاوە دژایەتی دەکرا و تەنانەت شانۆگەریە چەپە تۆندڕەوەکان قەدەغەکران. دواتر خانمە نووسەر تۆبی ڕایەن تیپێکی شانۆی تردا دەمەزرێنێت بە ناوی پڵەی ئەکتۆر کە کاری لەسەر هۆشیارکردنەوەی توێژی گەنج دەکرد لە کۆمەڵگەی کەنەدی. ئەم بزوستنەوەی ئیتر بە هەوراز و نەشێوی ڕووزاوەکانی کۆمەڵگەی کەنەدیدا تێدەپەڕێت و دوجار لەسەر ئەو سەکۆیە لەنگەر دەگرێت کە پێ دەڵێن شانۆی
کەنەدی. بەڵام نابێت ئەوەشمان لە بیر بچێت کە هەر پێشڕەویەکی شانەوەی هەر هەنگاوێکی هۆنەری لە بەرجەستەکردنەوەی بەرژەوەندی چینایەتیدا لەو سەردەما دژ بە شانۆی بورژوازی و هۆنەری بورژوازی بوو. دوجار شانۆی ئەزموونگەری کرێکاری توانی لە دوو ئاستا کاریگەریەکانی خۆی بە کۆمەڵگەی کەنەدی نیشان بدات. لەلایەک توانی ئاڵوگۆڕێک لە بنەما و پێکاتەکانی شانۆ بێنێتە ئاراوە بە تایبەتی لە بوارەکانی شوێن، زمان، جوڵە، میزاج و ڕەمز و ڕەگەزەکانی تر. و لەلایەکی تریشەوە توانی لە بڕگەیەکی زەمانی لە مێژووی کرێکاری کەنەدا ڕۆڵێکی بەرچاو واشکرا ببینێت لە بەرجەستەکردنەوەی خەباتی چینایەتی کرێکاران لە دژی سەرمایه‌داری و لە هەمان کاتیشدا بە ڕۆڵی خۆی کاریگەری هەبێت بەسەر بزوستنەوەی شانۆی کەنەدی، ئەو بزوستنەوەی کە لە بەردەم گەلێ پرسیاری گەورەدایە و هێشتا نەیتوانیوە وەڵامێکی گونجاویان بداتەوە. دورمان کلپی آگیبه خباتمان چند سبودود باجا دورمان کلپی آگیبه لامره پیرزایی زناده من گفت دنی رماده لامره پیرزایی زناده من گفت دنی رماده دنیای چین بو هزاره دانانی کومل نیستن دنیای چین بو هزاره دانانی کومل نیستن راجی زداری لریشا دردی کوی آزادی گل منتی راجی زداری لریشا دردی کوی آزادی گل منتی Karavali chini kire kara, karoinami regay ke kosha. Karavali chini kire kara, karoinami regay ke kosha. Alay suri shorish manawake, hargaroji sarkam dinage. Alay suri shorish manawake, hargaroji sarkam dinage. خباتمان چند سبودود باجا دورمان کلپی آگیبه خباتمان چند سبودود باجا دورمان کلپی آگیبه لامره پیرزایی زناده من گفت دنی رماده لامره پیرزایی زناده من گفت دنی رماده. بەڵێ هازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان زۆر سوپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر و دیدار و ڕاوێکی تر و هەفتەیەکی تر ماڵەوە.